ژمارەیە گەنجن لە سلێمانی لە نووسەر و چالاکەوانی بواری ڕێکخراوەی پێگاتوون کە پرۆژەیەک ڕادەگەێنن بۆ پشتیوانی بەرهەمی ناوخۆیی بۆ دەستگیرۆییکردنی جوتیاران. ئەم گەنجانە بیرۆکەیان هەیە بۆ کڕینەوەی بەرهەمی جوتیاران و دابەشکردنی بە سەرکەمپ و کەسانی کەم دەرامەتدا تا لەم ڕێگایەوە پشتیوان بن بۆ ساختکردنەوەی بەرووبوومی ناوخۆ بۆ بەفیڕۆنەچوونی هەوڵ و ماندووبوونی جوتیاران. ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ یەکەم ڕۆژی کەمپینی پرۆژەی کڕینەوەی بەرووبوومی ناوخۆی کشتتوکاڵی خۆمان. ئێمە وەک نووسەر و دووسێ هاوڕێ چالاکوانی مەدەنی پێمان خۆش بوو هاوکاریەکی براجوتیارەکانی خۆمان بکەین لە کڕینەوەی بەرووبوومەکانیان و دابەشی بکەین بەسەر ئەو شوێنانی کە پێویستیانەوە. یەکەم شوێن لە کەمپی عربەتەوە دەستمان پێ کردووە، یەکێک لە کەمپەکانی عربەت. ئەمڕۆ بڕێکی زۆر پەتاتە و تەماتەمان هێناوە بە پێی ڕێژەی ئەو ماڵانەی لێرەن، هەموو ماڵێک سنووقێک پەتاتە و تەماتەی بەربکەوێت. لە لای خۆمانەوە هەمومان ئەتوانین هاوکاریشی برافەلاحەکان بکەین بۆی ڕەنجیان بەبا نەچێت. بەداخەوە ئێمە دوێنێ خۆمان لە شارە زۆر بووین لەسەر ئەو زەرعاتانە بینیمان بەشێکی زۆری فەلاحەکان بەرهەمەکانیان نەچنیوێتەوە، نایچنەوە، چکە پارەی عەلووە و حەماڵ و ئەوانەش دەرنایانێ. ئەمە سەرەتای یەکەم ڕۆژیان پرۆژەیە ئێمە بەردەوامە بین، هیچ ڕێکخرا و لایەن و حیزب و هیچ شوێنێک لە پشتی ئەمەوە نییە، تەنیا لەسەر بە شخصی لەسەر گیفانی خۆمان کردومان. یەکەم ڕۆژە هیوادارین دەوڵەمەندان و ڕێکخراوەکان و هەر کەسێکی خێرخوازەیەوێ بێتە ناوم پرۆژەیەوە. ئێمە دەرگامان کراوەیە بۆەوەی بتوانین سنووقێک زیاتر لەم بەرووبوومانە بکڕینەوە و ماڵێک زیاتر لێی سوودمەند بێت. دەستخۆشی لەم براوە ڕێزانەکەین، هیوادارین سەرجەمتین و توێژەکانی ئەم کۆمەڵگایە بی لە پرۆژەی لەو جۆرە بکەنەوە، هەم لەلایەکەوە برا ئاوارەکانمان سوودمەند ببن، هەم لەلایەکی ترەوە خەڵکانی خۆمان کۆمەڵگەی خۆمان سوودمەند ببێ. ئێمە دەستخۆشیان یەکەین ئەم پرۆژەیە جێیبایەخە، هەر ئەوەی کە بیریان لەوە کردوێتەوە خەڵکێک سوودمەند ببێ، ئەوە هەموو شتێکە بۆ ئێمە. و لێرەش ئێمە ئاوارەکان بە حکمیەوەی کە قەدەغەی هاتوچۆ ڕاگیراوە و ڕاگەیەنراوە، ئێمە هاتوچۆمان سنووردار و مەرجدار کردووە. ئاوارەکان تۆزێک کەمتر دەستیان نەگاتە دەرەوە بۆ هاوکاریەکان، لەبەرەوە ئەم هاوکاریە جێگەی دەستخۆشیە، جێ خۆیەگرێت بۆ ئاوارەکان. من چەند جارێکیش کە لێمەوە بیستن هەر پرۆژەیەک بێ، هەر پرۆژەیەکی لەم جۆرە جێگەی دەستخۆشی و مەسپاسانەکەین، نمونەتان زۆر بێ. پامی ئەم پرۆژەیە ئەگەر لایەنێکی دەستگیرۆیی جوتیاران بێت، ئەوە دیوەکەی تری بە هەمووان دەڵێت بەرووبوومی ناوخۆی زیاد بکرێت و بەرهەمی جوتیاران ساغ بکرێتەوە، هاوڵاتیانیش لێی سوودمان دەبن. محەممەد حسەین، گەلی کوردستان.